بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارەش هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست ئازیزان لەم ئەڵلقەی بەرنامەی ئاین و سروشت باسی بابەتێکی زۆر گرنگە کەمەش پەیوەندی بە مێژووەوە هەیە مێژووی ئاینداری ئێمەوە خەڵکێک هەیەەوە ئەزانێ زانانی ئێمە مامۆسانی ئاین و شێخەکانمان لە پای سێبەردا نیشتون و هەچی هەیە لە بواری شریعەت و لە بواری ئاینداریە هاتۆتە بەردەستیان بەڵام هەرگیز وان نییە من هەوڵە دەم لەم بەرنمەیە خو لە ئەڵلقەی ئەم جارەمە باز لەو فەزلە بکەم باز لەو گەورەیە بکەم کە زانانی ئێمە و مامۆستایانی ئێمە هەیەیان بووە سەبارەت بە قورئانی پیرۆز ئەوانەی کە بەدەست بە خەتی خۆیان قورئانی پیرۆزیان نووسیوەتەوە نەک یەکجار هەیەە دەیان نوسخەی نووسیوەتەوە نردوانە بۆ شوێنی جیاواز ئەم ئەڵلقەیە یاخود با بڵێن ئەم بەرنمەیە تەرخانەکەم بۆ ئەوە و لەگەڵ مامۆستا ئاوات ئەبوو بەکر ئەم بابەتە تاوتویەکەم هیوادارم لەگەڵ ما بن و دڵنیام لەوەی کە زۆر نهێنی لە ناو ئەم بەرنمەیە ئاشکرا بن ئەوەی کە پەیوەندی بە بابەتی نووسینەوەی قورئان و هەروەها ئەو مامۆستا ئازیز و ئەو زانە خۆشەویستانەوە هەیە کە لە مێژوو ئێمە دەستێکی باڵیان هەبووە لە نووسینەوەی قورئانە فەرموون لەگەڵ ما بن. مامۆستا ئاوات خەڵکێک وا ئەزانێت کە زانانی ئێمە لە ڕابردووە لە ڕووی مێژوویەوە کەم تەرخەم بوون لە ئاست شریعەت و ئاست قورئانی پیرۆزە بە تایبەتی بەس مێژووی زانانی ئێمە یاخۆ هەوڵی زانانی ئێمە مامۆستایانی ئاینی ئێمە بەڕاست کورتی هێناوە یاخود ئەم قسەی بە پێچوانەوە زانانی ئێمە خزمەتێکی زۆریان بە قورئانی پیرۆز کردو. سەرەتا درود و سڵاو بۆ ڕۆحانەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و بۆ هەموو یار و یاوەرانی و بۆ ڕۆحانەتی هەموو ئەو زانا کوردانەی کە لەم کوردستانی ئێمە خزمەتیان کردو وەکو خۆرێکی گەشاوە دەرەوەی کوردستانیشان ئاوادان کردوتەوە و چەندین قوتابی لە دەرەوەی کوردستان بە زانست و زانیاری ئەوان پێگەیشتون و تێگەیشتون و دەرکەوتون. زانایانی کورد ئەتوانم بڵێم لە غەیری عەرەب و لە غەیری فارس و تورک خزمەتێکی زۆریان بە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە. شان بەشانی ئەوەش توانیویانە ژینگەیەکی وا دروست بکەن کەسایەتی خۆیان لە ئاستێکی گەورەترا ببینەوە و هەر ئەوەش نەبووە تەنها هەر خۆیان بن بەڵکو کەسی تریشان پێگەیاندووە. ئەگەر مەدرسەکانی زوول یەک بیتەوە لە کوردستانە تەماشاکەی چەندین زانامان هەبووە کە پرۆگرامی داناوە لە ئەزهەر و لە تورکیا و لە ئێران و لە شوێنەکانی ترەوە. حتا من ڕۆژگان لە خزمەت دەستنووسێکا بووم شێخ حەسەنی گڵەزەردە کابراایك نووسێتەوە لە پاکستانەوە هاتووە لە گڵەزەردە تەدریسی کردووە لە ڕۆژی ئەوەی ئەوەنگە من لە خزمەت شێخ حەسەنە کە فڵان کەسی پاکستانیم ئەم کتێبەم نووسیەوە. یعنی زانایانی عەرەب خواخوایان بوو کە کوردێک حاشیەک یا پێشەکێک بۆ کتێبەکانی ئەوان نووسێت. لەبەرەوە من هەموو کاتێکگەڵێم زانانی کورد لە هەموو کە زیاتر خزمەتی ئاینی پیرۆز زۆر باشە مامۆستا باید سابچینە سەر بابەتێکی گرنگ. من ئەزانم لە بواری شریعەتە زانای زۆر گەورەمانەیە ینی ئەو زانایانە بوون بە مەرجع هەتا بۆ غەیری کورد بۆ عەرەب بۆ فارس. با بچینە سەر ڕوانگە قورئانیەکە با بزانین زانانی ئێمە چۆن خزمەتی قورئانیان کردووە. قورئان هەر بەسمانەوە نییە وەکو فەهم وەریان گرت بێ یاخود لە بواری شریعەتەکە وەریان گرت بێ هەتاکو لە بواری دەستنووس و ئەلم بابەتانەیە چه خزمەتێکیان کردووە. زانانی ئێمە دانەنیشتون چاوەڕێی کەسێک بکەن لە شوێنێکی دوورەوە شتێکیان بۆ بێنێت و ئەمانیش چۆنە لەبەر ئەوە وەریگرن بەڵکو خۆیان ئیستیهادیان کردووە خۆیان نووسینەوەیان کردووە خۆیان داهێنانە لە نووسینەوەی ئیشەکانان کردووە خۆیان هەموو لە سروشتەوە هەموو شتەکانیان هێناوە کتێبیان نووسێت. باشە ئەگەر مامۆستا پرسیاری ئەوە بکرێ تۆ کتێبێکت داناوە بە دوواداچوونت کردووە گەڕاویت بە دوای ئەو نوسخە دەستخەتانەیە کۆنتترین نوسخەی ئێمە کە ئێستا دەستکەوتوە من نەزانم زۆری چەند فەوتاون زۆری چەند ڕەنگە لە مەتحەفی وڵاتانی دیکە بن باشە هەندێکیان ینی بە کوردەکەی براون ینی دەستی ئەم بەسەرا گیراوە براون بۆ شوێنی دیکە بەڵام
لە کوردستانی خۆمانە ئەگەر دەستخەتێک کە مێژوکی دیاری هەبێ و لە هەمووان کۆنتر بێ چ دەستخەتێک ئەوڵی من لە مکتێبما مێژوی قورئانی پیرۆز بە نووسینەوەی زانایانی کورد قورئانەکەی مەلا موسای تەوەکەڵی بتوانم بڵێم کۆنترین قورئانە کە تەمەنی نزیکی 500 ساڵ بۆ تۆ تا ئێستا لەسەر کاغەز نووسراوەتەوە. ئێمەوەی نگەڵمان هەیە بەزەوەی نگەڵ لەسەر پێستە و نازانی زانانی کورد نووسیاندۆ یان نە خەڵکی تر نووسیوێتی و بەڵام تر لە سنووری ئەوەی کە خاوەنددارێتەکەی دیار بێوانی ئەوە تەنها مەلا موسای تەوەکەڵیمان هەیە کە زۆر کۆنا و لەو بگەڕێتەوە قورئانەکەی گڵە زەردەمان هەیە بۆ ئەمان بە شێوازی خەتی سولسی محقق نووسراونەتەوە. ئەوەی من چمەتە خزمەتە و قورئانانەوە تەنها ئەم دوانەمانێ بۆ دوو خەتە نووسرابێتەوە کە لەو زەمەنە هاتیتە خوارەوە ئەتوانم بڵێم خەتی نووسخ پێیا بووە زانانی کورد خەتی نووسرا باشە ئەگەر نەهێنێک هەبێ لەمەیە بۆچی سولسیان بەکارهێناوە ئەتە ڕەنگە دەسەڵاتەکەی ئەو کاتە ڕۆژگارەکەی ئەو کاتە خوێنەری ئەو کاتە ئەویان حەز کرد بێت. ئێستا بۆ نمونەکە من قورئانێکی مەغریب بێنم بۆ تۆ ناتوانین لی بخوێنیتەوە نوعی خەتەکەی نوعی نووسینەوەکەی جیاوازە کابرا خۆی لی تێگات هەر خۆمان ئێستا ئەوانی کە لە بەدەستی خۆمانەوە چاپیشە خوێنینەوە لەگەڵ چاپی هەشتەکانە جیاوازی زۆر زۆرە یعنی شێوازی نووسینەوەکەی یان نەک شێوازی فەهم و ئەمانەی اینجا ئەم زانانە هاتون چیان کردووە خەتی سولس زۆر ناڕەحەتە هەموو کەسێک پێی ناوێرێت بەڵام خەتی نووسخ ئاسانترە و زەمانەکەس فەرقی کردووە توانم بڵێم تە خەتی نووسخ لە 400 ساڵ بۆ خوارەوە ئێستا خەت تۆ بە قورئانێک لا یاخود قورئانێکت بینیوە کە بە سولس نووسرابێ من خۆم لام نییە بەڵامی کە چوومەتە خزمەتی و مەلا موسای تەوەکەڵیمانەیە ئەوی گڵە زەردەمان هەیە بەستە ناو دوانەمانەیە بە سلێمانی دەوروبەریە بەڵام تەوانیان بە خەتی نووسخ نووسراوەتەوە. باشە نووسخ جیاوازی لەگەڵ سولسات چییە؟ کۆمەڵێک هونەرسازی لە شێوازی نووسینی خەتەکەیان کراوە بۆ نمونە کە تۆ دەبان قورئانیش هەبێ زۆر هونەری بنووسێت حتا لە ڕیزە لە ژماری وشەکانە لەو ڕیزەیە لە ژمارەی دێڕەکانە لە ژماری لاپەڕەکانە ئەمانە هەمووی هونەرێکی تایبەتی تیاکرێت اینجا پیتەکان توانا و سەلیقەیەکی زیاتری ئەوێ لە خەتی سولسا دەستکراوەیەکی زیاتری تیاوە لە خەتی نووسخ. باشە تۆ چ نهێنیەکرد لە قورئانەکەی مەلا موسای تەوەکەڵا بینی بیست و ماڵەن بە قیرائەتی جیاواز نووسراوە ئەو زانایەکی زۆر باشی هەبووە مەلا موسای تەوەکەڵی کە لە شابەدین دانیشتووە لە هەمان کاتە کابرایەک بۆ بە ئیشی دەستی خۆی ژیاوە ئیشی ئاشی کردووە بەڵام ئەمەگە زانا و عالم بووە خەڵکێکی زۆری لێ کۆبووەوە ئەجایبە تۆ ئەگەر لە قیرائی سەبع و بەڵێ قیرائی حتا بێزگەلەوە لە حاشیەکانیا کۆمەڵی وردەکاری تریشی لەسەر سەبەب نزول نووسیوە لەسەر شێوازی خوێنەوەی نووسیوە لەسەر حەفسی عاصم نووسیوە کۆمەڵە شتی هێناوە کە ئەم قورئانە ئەم لاپەڕێ بەوە ئەخوێنرێتەوە لاپەڕێ بەوە ئەخوێنرێتەوە یعنی شتێکە تا ئێستا زانایانی ئێمە زۆر نیانتوانن لێی ورد ببنەوە ئەجنا زۆر نهێنی تیا قورئانە بەڵام سەرەتا خۆی نووسیوەتی من بۆ ئەم قورئانم نووسیەوە لەبەرەوەی لە دوای ئەوە مرۆڤەکان وفات دەکەن سێشت لە دوایان بە نەمری ئەمێنێتەوە یەکێک لەوانە مەسحەفێکە من ئەم مەسحەفەم نووسیەوە بۆ بەبەستێکەوە ئەومان دەست پێ باشە ئەڵێن وازانە قورئانەکەی مەلا موسای ئەڵێن لەفزی جەلالەکانی ئەڵڵاکانی هەموو کەوتونە ئاستی یەکتری ئەوە قورئانەکەی هینەیە حەمید ئامێدیە حەمید ئامێدی ئەوە ئەزانی چۆنەخۆی ئەم زانانی ئێمە ئەگە من خزمەت چوومە لە خزمەتەوە قورئانە هەر یەکە و تایبەتمەندێکی هەیە بۆ نمونە لە دانەیەکیانە کابراایەک 300 ساڵ و پێشنووسێتی ئەلف ئەوە جار هاتووە با ئەوە جار هاتووە ئەوە شەدە لە قورئانە هاتووە ئەوە فەتحە هاتووە ئاخر فی فەجن عەمیق لە کوێرە دیەکە کابرا ئەمەی کردبێ گرنگە ئێستا من قورئانەکەی مەریەمان هەیە تاکە قورئانە لە ڕووی ناوازەیەوە لە مەخطوطاتی بەغا کە تا ئێستا نوع ئەعجازیتە چواری دۆزراوەتەوە کە قورئانەکە خوێنیتەوە لە ئەخیریشە بۆ سەرەوە بە هەمان مان باشە مامۆستا نهێنی چییە کە ئەو قورئانانە لای بنەماڵەکان ماونەوە ینی مەسەرەن بۆ منە جەنابەت باسی مەروویەکەی لە جێگەی دیکەش هەیە ینی ئەو ینی نازانم ینی هەیە لە وەکو بنەماڵە هەڵی گرتووە ئەزانی چۆن ئێستا قورئانەکەی شەم هەمەی نۆدیەیمان هەیە پشت دەست بەدەست بۆ نمونە لە سیاجوێس هەیە مەلا عەبدوڵای سیاجوێسەوە بڵێین هەیە وەکو لەبارەی خوار و لە ئینش هەیە لەبارەش هەیە بەڵێ ئەمە چۆن هەڵێ وەکو کەنزێکی خۆیان وەکو دەلیلێکی خۆیان ئەمە دەست بەدەست هێناویانە نیانێشم فەوتێت
لەگەڵ ئەو هەموو قوربەسەری و ناڕەحەتی و کاولی و ماڵداری کە بەسەر کوردستان هاتووە ئێسامە قورئانمان هەبووە کەس نازانێت چی هاتووە ئایا مزگەوتەکەی بەسەر ڕووخاوە ئایا خەڵکی تر بردوێتی یا چی هاتووە بەڵام خۆشبەختانە کتێبخانەی ئەوقاف وەجبەیەکی وەرگرت هەموو کتێبەکانی کتێبخانەی بیار و کۆمەڵ شوێن مامۆستا باسی قورئانێکەکەن کە لافاو بردوێت و دوای هەڵگیراوەتەوە نازانم ئەو تۆ لە کتێبەکەی تۆ مەلاموسای بەڵێ مەلاموسای تەوەکەڵیە سەی بیلالێکیان هەبووە خۆی ئەو سێ هینی بەسەر هاتوونی هێنی بەسەر هاتەوە قورئان ئاماژەم پیاوە یەکێک لەوانە مزگەوتەکە سوتا و ڕووخاوە پاشێک 2 ساڵ دۆزیویانێتەوە حدەسی دووهەمیانی قورئانەکەی مەلاموسای شابەدینی بڵین هێناویانە بۆ سلێمانی لە کەوتە ئاوکەی قەڵاچۆلانەوە تا چەندی کردو نەیدۆزیێتەوە زستان بۆ سوورا و هاتووە پاش ماوەیەک هاتووەتەوە کە سەیری کردو هەر لە خوار خۆی لە بنی ئاوکایە کە سەیرەکات قورئانەکە جا شێوازی دروستکردنی ئەو لاپەڕانەوە ئەو مرەکەبانەوە ئەو شتانەی کە زانانی کوردی ئێمە بەکاریان هێناوە وەکو کتێبی ئێستا نەبووە تەنها ئاگر پێی وێراوە ئێستا قورئانەکە کە سەیرەکەی شوێنی چوونەناوەی ئاوەکە لاپەڕەکانەوە دیارە حدەسی سێمیان لە ئاوەرەبوونەکەی ئابووە ئیتر دوایەوە چەند ماوەیەک دۆزیویانێتەوە ئەمانە بەڵام ئەو بنەماڵانە شانازی پێوەکن کە باپیرانی ئەوان ئەمیان هەیەست تا ئێستا هێشتوانێتەوە مامۆستا شتی زۆر گرنگ ئەوەیە کە مامۆستانی ئێمە دەزان بەدان نوسخان نووسیوەتەوە ینی یەک نوسخە نییە ڕەنگە یەک نوسخەما بێ جاری وای هەیە نوسخەکانیان ناردۆ بۆ شوێنی جیاوازیش و باشە ئەو کەرستانی کە بەکاریان هێناوە کە قورئانیان پێ نووسیوەتەوە جارە کەرستەکان چی بوون ئا کەرستەکان خۆماڵی بوون ئی کوردستان بوون یاخود لە شوێنی دیکەوە هێناگانە ئێمە مەلا نەزیری تەوێڵەمان هەیە نەزیری گەورە 33 جا قورئانی نووسیوەتەوە شێخانی سیاگوێز چەندین جار دوو برابوون شەم هەموو شەر عەبدوڵڵا چەندین نوسخە نووسیوەتەوە یعنی ناکرێت کابرا خەتاتێکی جوان بێ و بە هیممەت بێ بە تواناوی یەک نوسخەش بنووسێتەوە زۆر ڕاستە بەڵام ئەو نوسخەیە کە چۆن ئەڵێت بە تەواوی جوهدی تیاگرەوانی هەڵگرتەوە بۆ خۆی یا لای خۆی ئیچ تیاگرەوتن نوسخەکانی تری نووسێتەوە گەیاندوێتی دەسەڵاتی ئەو کاتە هاوکاری ئەم کەسەیان کردووە ئەنجا نووسینەوەی قورئانێک تەنها ئەم زانایە ڕەنگە نووسی بێتەوە بەڵام هاتۆ چی کردووە لە سروش تا گەڕاوە لە گوڵ و گژوگیا مەبەستی سەرەکی بەرنامەکەی منە ئەمەوێ سروش تێکەڵکەمەوە بەو ژینگە قورئانیەوە ئەمان هاتوون لە سروشتا ئەو گژوگیایە ڕەنگیان لێ دروست کردو ڕەنگی سەوز ڕەنگی سوور ڕەنگی ڕەش باشە هێناویانە ئەو قامیشە هەر سروشتی خۆیان بووە باشەمەسابکو تۆ بزانی مەرەکەبیان چۆن دروست کردو مەرەکەبەکە سێ چەند ڕێگایەکی ڕێگایەکیان لێ گوایە کۆمەڵێک لە سروشتی خۆمانە درەختەی پێڵن گەون هەنێشن پێڵین گوێنی سووتانویانە کە سووتانیان لە ڕەشیەکەی گرتوانەتەوە و کوڵانویانە و لە ڕەشی ئەوە ئەمان ڕایەک ڕایەکی تیان ئەڵێ لە سووتوی دووکەڵی زۆپا دروستیان کردووە کە لولەی زۆپاکەیان تەکاندووە هەندێکی تیژڵێ نەخێت لە سووتاندنی برنج دروستیان کردو برنجیان سووتانوە و کردوان بە مرەکە بەڵام ئەم مرەکەبە تەنها ئەوەنگە نەبووە بۆی بەلاپەڕەکەەوە بلکێت هاتوون جیویان تێکرد کە تیران تێکردو ئێستا ئەم داری چوالە و داری قەیسی ئەمانە شیلەیەک دەرەیات مامۆستا بابێنە سەر یەکەم تەمەەن مەرەکەب لەگەڵ قامیشەکە ئەوە هەردووچی لە خۆمان هەم سروشتی خۆی بووە زۆر سروشتی خۆی بەس وەختێک جوزوبەندیان کردووە وەختێک کە بەرجیان کردووە ئەم بەرگیان چۆن بۆ دروست جابا چۆن بە ڕیزبەندیەکە بووی باش اینجا هاتوون ئەم کە تیرە و جیویان تێ کردووە هەش بۆ حەزی گرۆ بۆنێکی خۆشی تێ کردووە بۆی لە کاتی نووسێنە ئیزعاجی نەکات اینجا ئەوە نەبوو کوێمەوە قەڵەمێ بەدەستە بگرێ بنووسێت ئەوە بۆ هەموو شەیەک چەندین جار ئەم قامیشەی کردو بە مرەکەبەکە و دەریانە نووسیوێتی باشە اینجا هاتوون چیان کردو ئەم لاپەڕەیە ئامادە کراوە وەکو لاپەری ئاسایی ئێستا ئێمە نەبووە سپێنەی هێلکیان هێناوە لەگەڵ زاخە تێکەڵیان کردووە باشە یانە لەو لاپەڕەیە ئەمڕۆ ئاوا لێیان ناوە سبێنی ئاوا لێیان ناوە اینجا هاتومە بەردی یاقیق سویانێتەوە ئەم لاپەڕەیە تا تەنک بووە باشە ئەم دیوا و دیو جالوسی شەبێ وەکو کەشف چۆن ترکە ئەو یاقیقەی لێ ئەیەن هەم بریسکەی بۆ دروست دەبێت هەم دوایش مرەکەبەکەی بە کەتیرەکە پێوە لچکێت اینجا هاتوون چیان کردو بۆی ڕیزەکان ڕێک بێت میستەریان دروست کردو میستەرێک دوو پارچە ئاسنە تەلی پێوە بووە جاران ئەیانگۆ ڕەنگە تەل نەبوو بێت چۆنە لە شوڵێکی بەڵاڵوکی باریکیان هێناوە ئەم بەردەقیقیان داناوە لەژێر لاپەڕەکان چۆتە سەری لەژێر مستەرەکەیە یاقییان پیا هێناوە کە لایەن بردووە خەتەکە وەهمی دەرچووە لەسەری نووسیویانە دوای کە میستەرەکە لاچووە و خەتەکە ڕێک دەرچووە اینجا بێجگەلەوەیکەوە قورئانەکەیان نووسیێتەوە چەندین خەڵک لە حاشیەکان هەشتی نووسیوە ڕوونکردنەوەی یاوە
بۆچی بۆی ئەو خەڵکی ئەم قورئانە خوێند و لی تێ بگات باشە اینجا بەر لە جزوو بەندەکەیە هەر خۆیان ئەم چۆنەڵێت لە مووی بزن دەزویان دروست کردووە ئەم دەزوە بە شێوازێکی وا دروستیان کرد و مادیان تێکراوە کە مۆرانەی لی نێات هاتون ئەم لاپەڕانە پێکەوە بەستووە وابزانم جاویشان بەکارێناوە بەڵێ ئەنج هاتون چیان کردووە لە پێستی مەڕ یا لە پێستی گامێژ یا لە پێستی گا خۆشیان کردو دەباخیان کردووە ئەم پێستیان وا سووەتەوە چاکیان کردووە دوای کردوان بە پێستی هینەکە تەجلیدی قورئانەکە یعنی ئەتوانم بڵێم لە نووسینەوەی قورئانەکە چەند کەسێکی زۆر بەشداریان کردووە هەر هەمووشی چاویان لە دەستی وڵاتانی دراوسێ نەبووە هەموو لە سروشتی خۆیان هێناوێتی و ئەم ئیشەی پێ کردو باش مامۆستا ئەگەر پێشەوەی بێمە سەر قەبارە بزانم قەبارەیان چەند بووە بەس ئێستا قورئانێکی کە زانایکی کورد نووسیبێتەوە لەگەڵ زانایکی فارس لەگەڵ زانایکی عەرەب لەگەڵ زانایکی تورک ینی بەراوردیان کەی زانا کوردەکە ناسرێتەوە ینی خەسڵتی وای تایەکە بناسرێتەوە خەسڵەتەکانی چینیانی یەکێک لەوانە ئەمان بە زۆری خەتی نووسیان بەکارهێناوە بەڵام کاچی بە دیوی ئەو دیوە بە دیوی ئێرانە زیاتر خەتی فارسی من مەوسم کوتم وەکو کەرەستە ئەوانە وەکو کەرەسە تقریبا هەمویان یەک شتیان بەکارهێناوە یعنی ئەم عیلمە کە کابرا لەم سروشتی خۆی ئیشی پێ کردووە لە ئێرانی هەر شتێکی ئاویان دروست کردووە بەڵام ڕەنگە ئاگان لە یەکتر نەبوو یا ڕەنگە گەشت بێتە بە یەکتریش ئەم سونعاتی دروستکردنە یعنی ئیشی دەستەکە بەهێزتر بووە ئەتر وەکو عەدەدی لاپەڕەش زۆربەی زانایان لە لاپەڕێکە 12 ڕیزان نووسیوەتەوە باشە قورئانی وا هەیە 500 لاپەڕە دەرچووە 600 لاپەڕە دەرچووە باشە ئەنجا هەیە لاپەڕەکەی زۆر سووەتەوە تەنکترە قەبارەکەی کەمتر بزانم قورئانانە قەباران گەورە دەرچوە قورس دەرچووە لە سەنگیشەوە لە ڕووی سەنگەوە هینێکی وان نەبووە بەس مجەلەدەکەی قورسی کردووە پێستەکەی ئەوەی پێستی گامێژ بێ قورستر بووە ئەوەی پێستی مەڕ و گاوشت بوو بێت زۆر قورستر نەبووە ئەنجا هەبووە ئاوی ئاڵتۆنی تا بەکاری هێناوە یعنی دەسەڵات ڕەنگە توانایکی وای بوو کەسە بەخشی وێسان بە قورئانمان هەیە شێخ معروفی نەقیب ئیشی تیا کردووە پاشا باوکی بەهێ معروف حاشەی لاپەڕەی یەکەم و دووەمی ئاوی ئاڵتونە سوورەی ئەلحەمدوللا و لەگە سوورەی سەرەتای بەقەرە ئەتر هەری کەسە و شێوازێکی چۆن حەزی کرد هونەری خۆی لەو قورئانە ببینێتەوە ئەتر ئەمە وای کردووە کە تۆ ئەو قورئانە بینی حەز نەکەی بەجێی بێڵی هونەرێکی وا جوانی تا بەکار هات مامۆستا ئاوات تەبعاً با غەدرێکیش لە ئافرەتان نەکەین باش چونکە ئافرەتی کورد هەمیشە لە با نەڵم لە دوای پیاوە بۆ لە تەنیشتی پیاوە بۆ لە ئیشکردنە جارێوە لە پێشیشیەوە بوو ڕەحمەت لێبێ با بزانم لەم پرۆسەی نووسینەوەی قورئان و جزوبەندکردنەیە ئافرەتان ڕۆڵیان نەبوو شەمحەمەی نۆدیەیی کچە خێزانەکەی کچی میرانی بابان بووە ئەتر کاتێک کە ڕەنگە خۆی وەفاتی کردبێ یا خۆی حەزی کردی بێت دایە خاسی پێڵێن خۆی عاسمەت بوو دەبوو بە دایە خاسیە لەگەڵ شێخ حەسەنێک لە زەردە بوو قورئانێکەیە ئەڵێ لە کۆتایە وا نووسراوە ئەگەر جوان نەمنووسیەوە دەستێکم بە بێشکەوە بوو و دەستێکیشم بە نووسینەوە بووە ئەمە ئەگەینە و قەنەعەتی ئافرەتانی کوردیش ڕەنگە ڕۆڵی گرنگیان بە لە نووسینەوەی قورئانی پیرۆز و لە نووسینەوەی علومەکانە حتا بە وتنەوەش لەسەر ناوچەی قەرەداخ و کۆمەڵە شوێن هەیە ئەو مناڵانەی کە باڵغ نەبوون لای ئافرەتان دەرسیان خوێندووە دەسلێمانیشە کۆمەڵ مەلامان هەبوو ئافرەت بوون اینجا ئەم ئافرەتانە بە حکمیەوەی سەلیقیان زیاتر بووە ورتر ئیشیان کردووە ڕەنگە زۆرێک لەو جزوو بەندانە ئیشی تەشی بووە ئیشی ڕستن و چنین بووە ئافرەت پێی هەستا بێت یا دەباخەکردنی ئەم پێستانە و چاکردنی و بڕینی و خۆشکردنی و نوشتانەوەی ئیشی ئافرەتان بووە کەواتە ئەتوانین بڵین ڕەنگە لە زۆربەی قورئانەکان لە زۆربەی دەستنووسەکانی زانانی کووردا ئافرەت ڕۆڵی هەبووە بەڵامی تر تەنها چی نووسراوە هەندێک لە قورئانەکان ناوی نووسەرەکەشی لەسەر نییە ئەڵێ نەوەکو بوو بێ بەڕیایی ڕاستە ئەوەیە باش مامۆستا ئەو هەر باسی ئافرەتانمان کرد ئەگەر بە کورتی جارشکە پرسیارە بکەمەوە ئەوان ئەوەی کە تۆ بە دوواداچوونت کردووە تەنان لە جزوبەندکردن و لەو بابەتانەی کەرەستەکانە بەشداریان کردووە یا ئافرەتێک هەبووە کە توانیوێتی هاوکاری نووسەرەکە بێ تەنانەت مەسەرەن بۆ منەگەر چەند خەتێکیشی نووسی بێ بەڵێ ئێستا وەکو بم باس کردیت ئێمە دایە خاسێمان هەیە ڕەنگە کۆمەڵی ئافرەتی تێمان بوو بێت هەم لە وتنەوەی قورئانی پیرۆز و گەیاندنی شەریعەتە هەم لە نووسینەوەشە چونکە ناکرێت کابرا شارەزای هەبێ بەڵام نەنووسێت نووسیوێتی لە هەمان کاتیشە
ئەکرێت قورئانەکە بە خەتێکی نوسخ کە نووسراوەتەوە دوایی بە خەتی فارسی یا حاشەی بۆ کراوە ڕەنگە کەسێکی سەلیقەدارتر ئەم ئیشەی کرد بێت یعنی ئافرەتانی کورد زانای زۆریان تیا هەڵکەوتووە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئەمە کۆمەڵێک کاولکاری بەسەر کوردستانە هاتووە ڕەنگە دەستنووسی ئەوان یا توانە و سەلیقی ئەوان نەمابێت بەڵام هەر لە کۆمەڵێکی تیا ڕەنگی یاوتە بۆ نمونە ئەو چرایەکە بۆی حازر کراوە زەلامە یا ئەو فتیلەی ئەو مەشخەڵەی بڵێن مێردەکە یا هاوسەی لە بەریان ئەم ئافرەتە ئامادەی کردووە زۆر ڕاستە کەواتە با بپرسم لەو گەڕانەیە با بزانم چ قورئانێک جەنابەت زۆر سەرنجی ڕاکێشایی زۆر حکمەتی و دانایی تا بەکارهێنراوە مەسەرەن خەتەکەی زۆر زۆر جوانە مێژوێکی دوور و درێژی هەیە بەڵام جوان ماوەتەوە یعنی وازام ئەوەی من بینیم ئەوەی مەلا موسای تەوەکەڵ کە جەنابەت فەرمووی کارەساتی زۆر بەسەر هاتووە کەچی خەتەکەی تا ئێستا زۆر زۆر جوان ماوە بەڵێ خۆی ئیتر یەک شت هەیە لێرە ئینەمە الأعمال بالنیات یعنی ئەو پیاوانە نێتێکی وایان هەبووە کە نەوەکانیشان سوود لەمە ببینێت بەڵام ئەم سوودەوە کۆ ناشانازی پێ وەکۆ داینەمۆیەک بێ بۆ دین کێن باپیرێمە ئەمەی کردووە من ئەوەی کەوا وەکو جوان و سەلیقە من زۆر قورئانم بینیوە زۆر لە خزمەتیشیان بووم ئەوەی مەلا موسا بە حەقەت لە ڕووی حاشیە و لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی نووسینەوە چۆنەڵێ دەستێکی باڵای خۆی ڕاستی حەقوە لە کۆڵینەوە و با بڵین بەحسی با بڵین زانکۆی ئەوانەی لەسەر بکرێن من نازانمە خۆ لەسەری کراوە یاننا بەڵام کراوە بەشتی لەسەر نووسراوە بەزانام ئەوە نییە دووهەم قورئانیش ئەوەی شەمحەمەی نۆدیەیە کە ئەتوانم بڵێم هەموو لاپەڕەیەکی چەند ڕەنگێکی تیا بەکارهێناوە لە هەمان کاتە بە خەتی نوسخ بە ڕەش قورئانەکەی نووسیوەتەوە لە ژێریشە بەلاری بە خەتی فارسی و بە ڕەنگی سوور بە زمانی فارسیش تەفسیری بۆ قورئانەکە کردووە هیچی لێ نەفەوتاوە باش هەڵگیراوە تا ئێستا لای شەختایی دۆڵانە ئەتر ئەوانی تیشمان زۆر یعنی کە هەر یەکە و تایبەتمەندیەکی هەیە بەڵام وەکو لە ڕووی هوەری جوان نووسیەوە ئەو دوانە زۆر بەهێزن جەنابی مامۆستا ئاوادە بۆ بکرد زۆر زۆر سپاس دەکەم کە لەم ئەڵقەی بەرنامەی ئاین و سروشت بەشدار بووی لەگەڵمانە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە قورئانەوە هەیە ئەزانم جەنابەت زۆر ماندوو بووی ئینشاءالله خوای گەورە بە حەسەنە بۆ دەنجسێەوە میزانی حەسەناتی ئینشاءالله پێ قورسەکات سوپاس دەکەم ماندوومان کردی ئەگە سەرماشت بە گەرمان ئازاکە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەمەڵقەیەشمان تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرن خواتان لەگەڵ